ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفور لەگەڵ هاوکارم سۆڤان فەرمان ئەم ڕۆژ بە کۆمەڵێک بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و هەروەها پرسە گەرمەکانی ڕۆژ و ڕووداوەکانی مانگی سێکە ئەمڕۆ هاوکاتە لەگەڵ شانزەی یادی کیمیابارانی هەڵەبجەی شەهیدە لەگەڵتانە بین و بابەتەکانمان چڕوپڕن ئینهاوس و پاکێجی تایبەت و سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێننەوە و هەروەها باس دەوەش بکەین کە 72 ساعتی دیکە درێژکرایەوە بۆی کە قەدەغەی هاتوچۆ لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەردەوام بێ بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ڕاگەیەنراوە بۆیە ئێمە باس لەو بابەتاکەین کە ئەمڕۆ سندیکای کرێکاران یەکێک لە ئەندامانی سندیکای کرێکاران لەگەڵمانە بێت گفتوگۆ لەسەرواکەین کە لە ئێستاە تا چەند کارمەندانی کەرتی گشتی یاخود کرێکاران کەرتی تایبەت ببورن کەرتی تایبەت و کۆزانرە کەرتی گشتی زۆربەی لە ماڵەوەیەوە پابندن بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ ڕێنمایەکانی تەندروستی و قەدەغەی هاتوچۆ بەڵام لەگەڵ ئەوەشدا کەرتی تایبەت هەندێک لە کرێکارەکان یاخود کارمەندەکانیان ناچار کراون بۆی کە بەردەوام بن لە کارکردن و بڕۆنەوە شوێنی کارەکانیان ئەمە گفتوگۆ لەسەر ئەو بابەتاکەین و زانیاری زیاتر لایەنی حکومی و وەلایەنی پەیوەندیدار وەرەگرین و پاکێج و میوانمانە بێت لەسەر ئەو بابەتە. سپاس هاژە منیش بش بە حاڵی خۆم ڕۆژ باشتان لە یەکەم بینەرانی ڕۆژباشی کوردستان 24 وادارم کە لە هەر شوێنێکن لەشتان ساغ بێ و تەندروست و شاد بن. لەگەڵ وەشکە ئەو بابەتانی کە هاژە باسی کرد ئەوشمان لە یاد نەچێت بەدەم داواکاریەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک سەرمایه‌دار کۆمەڵێک ئەوانەی کە خانوویان هەیە بکرێ یاخود دوکانیان داوا بکرێ بە تایبەت ئەوانەی کە لە خەڵکی گەرمیانن چون بەدەم داواکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم مانگە لە وەرگرتنی مانگانە یاخود کرێی دوکانەکانیان خۆش بوون لەو کەسانی کە کرێچی ئەوانن کە ئەمانە هەموو هاودەستی یاخود هەماهەنگی یاخود خۆشەویستی نێوان خەڵکی کوردستان بەرامبەر یەکتری دەگەێنێت کاتێکە ڕوبەڕووی مەترسیەک دەبینەوە و ئەمانە و چەند بابەتێکی دیکە ئەبنە ئەو بڕگە و بابەتانی کە ئێمە بۆ ئێوەی عزیزمان ئامادە کردووە هیوادارین کە لەگەڵمان بن تا کۆتایی بەرنامە بۆی وردەکاریەکانی زیاتری ئەو بابەتانە ببینن. سۆڤان فەرموو بە کورتێک هەواڵەکان دەست پێ بکە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی بە بۆنەی ساڵیادی کیمیابارانکردنی هەڵەبجە بڵاو کردەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لا پەیامێکدا بە بۆنەی تێپەڕبوونی 32 ساڵ بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە ڕایگەاند کۆمەڵکوژی هەڵەبجە بەشێک بوو لە سیاسەتی قڕکردن و جینۆسایدکردنی گەلی کوردستان. ڕاشیگەیان تاوانی کیمیابارانکردنی هەڵەبجە زامێکی قوڵا لە مێژووی گەلەکەمان و هێمای ستەمکاری و زۆرداریەکە بەرامبەر گەلی کوردستان کراوە. مەسرور بارزانی ئاماژەی بەوەش کرد حکوومەتی هەرێمی کوردستان بەرهەمی خوێنی شەهیدانی ملەتەکەمانە و هەموو هەوڵێک دەدەین بۆ ئەوەی خزمەتی زیاتری کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان بکەین. بەڵێ وەزارەتی ناوخۆی کوردستان قەدەغەی هاتوچۆی بۆ 72 کاتژمێر درێژ کردەوە. ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆی هەرێمی کوردستان ڕایگەاند لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆ بۆ 72 کاتژمێر درێژ کرایەوە و ڕێگە نادرێت هیچ کەسێک بگەڕێتەوە. هەرێمی کوردستان ڕاشی گەیاند بواردن بۆ کەرەنتین هیچ کەسێک ناگرێتەوە تا ئێستا 400 کەس لا فڕۆکەخانی هەولێر کەرەنتین کراون. وەزیری ناوخۆ داواش لە هاوڵاتیان دەکات بۆ ڕێگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ماڵەکانیان بمێننەوە و پابەندی ڕێنمایەکان بن. شش حاڵەتی دیکەی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کران. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە. شش حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانی تۆمار کران. ئاماژەی بەوەش کرد سێ لە توشبووان برا و منداڵی توشبوویەکی دیکەی سلێمانین و دوو لە توشبوانی دیکەش خوشک و کەسوکاری ئەو کەسن کە ماوەیەک لەمەوبەر بەهۆی کۆرۆنا لە سلێمانی گیانی لەدەستدا. لەلایەن خۆشیەوە بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ڕاگەاند سێ لە توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا چاکبوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون.
چواردە حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە عێراق تۆمار کران. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق لە ڕاگەیەندراوێکدا ڕاگەاند دوای ئەوەی پشکنینی تایبەت بە کۆرۆنا بۆ 113 کەس کرا دەرکەوت 14 کەسیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان ئاماژەی بەوەش کرد 9 کەس لە توشبووان لە بەغدا و 2 لە نەجەف و 3 دیکەشیان لە میسان و دیالە و دیوانیات تۆمار کراون. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی عێراق تا ئێستا 124 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا تۆمارکراون و 26 توشبووش چاک بوونەوە. بڕیارە ئەمڕۆ سەرۆک کۆماری عێراق کەسێک بۆ پێکهێنانی حکوومەت ڕاستپێرێت. چەند سەرچاوەیەک با میدیاکانیان ڕاگەاندووە پێشبینی دەکرێت ئەمڕۆ بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق کاندیدێک بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت ڕاستپێرێت. ئاماژە بەوەش کراوە نەعیم سوهەیل کە ئێستا جێگری سەرۆکی دیوانی سەرۆکایەتی کۆمارە بۆ پۆستی سەرۆک وەزیران کاندید بکرێت و ڕێکەوتنی لایەنەکانی لەسەر کراوە. لە کاتێکدا بە پێی دەستوری عێراق ئەمڕۆ وادەی سەرۆک کۆماری عێراق بۆ ڕاستپاردنی کەسێک بۆ پێکهێنانی حکوومەت کۆتایی دێت. واجارێکی تر کۆرۆنا و 113 کەسی دیکە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران گیانیان لەدەستا. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران کوردستان 24 ڕاگەاند لە کاتژمێردا لە 24 کاتژمێردا بەڵێ لە 113 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستاوە و ژمارەی گیان دەستانەکان بەهۆی ڤایرۆسەکە گەیشتۆتە 724 کەس. ئاماژەی بەوەش کرد 1290 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا تۆمار کراون و ژمارەی توشبووان بە ڤایرۆسەکە گەیشتە 13983 کەس. ئەمڕۆ سەرۆکی ئیسرائیل بینی گانتزی بۆ پێکهێنانی حکوومەت ڕادەسپێرێت. نووسینگەی سەرۆکی ئیسرائیل لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە دوای ئەوەی بینی گانتزی سەرۆکی پارتی شین سپی توانی پشتیوانی لایەنە سەرەکیەکان بەدەست بهێنێت ئەمڕۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت ڕادەسپێرێت. ڕاستپاردنی بینی گانتزی لە کاتێکدایە کە پارتی لێکۆت بە سەرۆکایەتی بنیامین نەتانیاهۆ سەرۆک وەزیرانی ئێستای ئیسرائیل زۆرترین کورسی پەرلەمانی بەدەستێنەوە بەڵام نەیتوانی پشتیوانی لایەنەکان بەدەست بهێنێت. بە کۆتایی هێنان لە کورتەی هاوڵەکان دەچینە ناو ناوڕۆکی بەرنامەکە. سەرەتا پێشەوەی دەست بکەین بە ناوڕۆکی بەرنمەکەەوە ئەو تەوەرەی کە ئاماژەمان پێکرد لەسەر کرێکارانی کەرتی تایبەت لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی هەڵەبجەی شەهیددانەوێنین بۆ دایکی شەهیدان بۆ کەس و کاریان کە ئێستا لەم ڕۆژەدا ناتوانن بەهۆی قەدەغەی هاتوچۆوە سەردانی مۆنۆمنتی هەڵەبجەیە خۆت هەموو شەیدەکانیان بکەن کە دوێنێ لە قایمقامی هەڵەبجە کە باسی لەوە کرد کە هاوڵاتیانی ئەو شارە زۆر پابندن بە ڕێکارەکانی کە گیراوەتە بەر بۆ تەندروستی لەسەر ئەوەی کە دووچاری ڤایرۆسی کۆرۆنا نەبنەوە بۆیە پابندن بەوەی کە بەڵام لەگەڵ ئەوەشە لەبەر بەرزڕاگررتنی ئەو یادا تەنها ئەمڕۆ قەدەغەکردنی هاتوچۆ لە شاری هەڵەبجە هەڵگیرە ئەویش لە پێناوی ئەوەی کە ئەومان لە یاد نەچێت کە ئەو کۆمەڵکوژیە ئەو سیستەمەیکە لە هەڵەبجە و لە کوردستان بە تایبەتی کرا ئەوە لە یاد نەکرێت و هەڵگرتنی قەدەغەکە بۆ ئەوەیە کە سوکاری شەهیدان سەردانی گۆڕی ئازیزانیان بکەن لە بەڵام سۆڤان لەگەڵەوەی کە قەدەغە نەکراوە بەڵام هاوڵاتیانی ئەو شارە زۆر پابندن پێوەی و پێم وایە بە کۆمەڵ و بەو شێوە چڕوپڕی ساڵانی پێشوو ناتوانن بچن و ناشیانەوەی قەرەباڵقی دروستکەن لەبەر پاراستنی گیانی خۆیان و ئەندامانی خێزان و هەم شارەکەشیان. بەڵێ ئێستا بینەری پاکێجێک دەبین لەو بارەیەوە. بەڵام تاوەنی کە پاکێج شتەکانمان ئامادا بێت ئێمە ئەچینە ناو بابەتێکی تر کە دوای ئەوەی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامێکدا داوای کردووە کە ئەو کەسانی مڵکیان هەیە
بچن بەدەم ئەو داواکاریەوە کە سەرۆکی حکوومەت لیانەکات کە بەهۆی ئەو باردوخەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە بەهۆی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا هاوکاری کرێنشینەکانیان بکەن کە چەندین خاوەن مڵک لە گەرمیان یەکسەر چون بە داواکەی سەرۆکی حکوومەتەوە بڕیاریاندا لە کرێنشینەکانیان خۆش بن تا ئەو کاتەی بارودۆخی ئابووری کوردستان باش دەبێت و ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە و دڵنیاشین کە ئەم بەدەمچوونەی داواکاری سەرۆکی حکوومەت نەک تەنها گەرمیان بەڵکو هەموو شار و شارشکەکانی کوردستان دەگرێتەوە چونکە خەڵکی کوردستان بەگشتی خەڵکێکی بەخشێنەرن و لەو بارەیەوە هاوکاری یەکتریەکە. داواش لەلایەنە پەیوەنددارەکانی حکوومەت و خاوەن مڵکەکان دەکەم کە ڕەچاوی ئەم بارودۆخە و گوزەرانی دوکاندارە کرێچیەکان بکەن بۆ ئەوەی هەردوولا بە هاوبەشی تحملی زیانەکان بکەن و ئەرکی کرێچیەکان سوو بکرێت. دوابەدوای داواکاریەکەی سەروەکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بازرگان و خاوەن مڵکەکان ئەوانەی کە مڵکیان بە کرێداوە هاوکاری کرێنشینیان بکەن و بەهۆی ئەو بارودۆخەی کە ڤایرۆسی کۆرۆنا ڕوبەڕووی جیهان و هەرێمی کوردستانی کردووەتەوە ئەوەش وای کرد چەندین بازرگان و خاوەن مڵکێک لە کرێنشینەکانیان خۆش بن ئەوەش بۆ هاوکاری ئەو کرێنشینانەی کە بەهۆی بارودۆخی ئابووری و وەستانی جموجۆڵی بازرگانی و بازار ئەرکی سەرشانیان قورس بووە. یاوەرە سەیری تەلەڤیزیۆنمە کرد کاک مەسرور خەتابەیەکی بۆ قسەی کرد لەسەر ئەوە ئیتر دوای ئەو بیرۆکەم بۆ هات یەکسەر بیرم لەوە کردەوە یەکێک لە کارە خێرەکانم ئەو کەسانەی کە کرێچین لای ئێمە کرێکەیان بۆ دابۆزیانم بۆ نیوە دوای ئەوەی کە خەڵکێکی زۆر پەیوەندیان پێوە کردم قرارەکەم گۆڕی بۆ ئەوی وتم ئەگەر هەر کەسێکیان نیەتی لێ خۆشەم هەتا و ڕۆژەی کە ئەم دەردووبەڵا لاچە بەشکم خی گەورە هەمومان لەم دەردووبەڵا دوورخاتەوە. منیش بڕیارمدا لە هەموو ئیجارەکان ئەوەی کە ها لە مڵکی منە لیان خۆش بم لەبەرەوە پێویستیش بکە یارمەتیانیشەدەم نەک هەر لیان خۆش بم بۆیە داواکارم لەوەی خاوەن خانووە خاوەن مڵکە خاوەنی ئەو بینایە لەتانێک کە ئیجاری تایە داواکارم لێیان هەمویان هاوکاری ئەوانە بن لەبەرەوە بەڕاستی کەوتونێتە زروفێ ئەم نەخۆشیە ڕووی کردووە لە وڵاتەکەمان وەزعی خەڵقنا لەبارە دوای ئەوەی ئەم قەرارەی حکوومەتیش ئەم هاوڵاتیەش یەکێکە لەو کرێنشینانەی کە بەهۆی لێخۆشببوونی خاوەن دوکانەکەی لا کرێی ئەم مانگەی سوپاس گوزارە و داوا دەکات هەموو خاوەن مڵکەکان ڕچاوی بارودۆخی کرێنشینان بکەن و هاوکاریان بن. من ماگانە 300,000 کری ئەم بینامادا دوایەوە بڕاری حکوومەت داخستنی کافتریاگان ئێستا خاوەن مڵکەکە توانی لێم لە کرێگەی خۆش بێت و 1 دینار نەگا داوا لە هەموو خەڵکیەکەم چاو لەو بڕارە چاو لە خاوەنیە مڵکە بکەن و ئێمە زۆر سوپاس دەکەین کە توانی کرێمان لێ وەرنەگرێت و کارێکی باش کردووە داوا لە هەموو خەڵکیەکەم چاو لەو بگات. ڤایرۆسی کوشندەی کۆرۆنا کە بە خێرایی بە جیهاندا بڵاو بووەتەوە جگە لە زیانە تەندروستیەکەی کە بەر مرۆڤایەتی کەوتووە هاوکات جیهانیشی ڕوبەڕووی داخران و قەیرانێکی ئابووری سەخت کردووەتەوە و لێکەوتەکانیشی وەک پسپۆڕانی ئابووری باسی دەکەن درێژخایەن دەبێت. هەرێم جاف کوردستان 24 گەرمیان. هەر کات بارودۆخێک نەخوازراو بێ بارودۆخێکی خراپ بە ڕووی کردبێتە هەرێمی کوردستان بێگومان هێشتا هەستی بەرپرسیارەتی یاخود هەستی بەخشندەیی لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گشتیدا ماوە. هەروەک هاوشێوەی ئەو کەسێکە لە گەرمیان بووە بە هەمان شێوەش لە سلێمانی لە دوهۆک لە شار و شارۆچکەکانی دیکەش کەسانی هاوشێوەی ئەو کەسە هەن و جگە لەوەش من بینیم کە لە سلێمانی نانەوخانەیەک بۆ ئەو کەسانی کە لە دەرەوەن بەرگری شارستان یاخود کەسانی کە لە کۆمپانیای پاکەرەوەکانن شقامەکان پاکەکەنەوە ئەوان بە خۆڕایی نانیان پێبەخشن یاخود خواردنیان ئامادە کردبوو بۆ هەموو کارمەندانی ئاسایش و پۆلیس کە لە خزمەت هاوڵاتیان و گیانی هاوڵاتیاندان بەڕاستی ئەمە جێی دەستخۆشیە نمونەی بەخشندەی و هەستکردنە بەرپرسیارەتی لە هەر دۆخێکی نەخوازرا و نالەباردا بێت.
بەڵێ هەر کەس دەتوانێت لە جێی خۆیەوە کە ئێستا ڕوبەڕووی ئەم بارودۆخە بووینەتەوە جێپەنجەی خۆی لە یادەوەریەکانی خەڵکا بەجێ بهێڵێت کە فڵانە کەس بەو شێوەیە یارمەتی خەڵکی داوە. هەرچەندە حکوومەتی هەرێمی کوردستان پشووی فەرمی بۆ کارمەندانی کارتەکانی پشتی و تایبەتی ڕاگەاندووە، بەڵام بەشێک لە کۆمپانیەکان وەک ئێستا وتمانسا هەنێک خەڵک هەیە یارمەتی دەرە، بەڵام هەندێک خەڵک هەیە یارمەتیدانەکەی بەو شێوە نیە شێوازەکە ینی کێشەکە پێچەوانە ئەبێتەوە. بۆ کۆمپانیەکان داوایان کردووە کە لە کرێکار و کارمەندەکانیان بگەڕێنەوە سەر کار، ینی پابند بن بە دەوامی ئاسایی ڕۆژانی خۆیان. ئێمەش ئەمانەوێت لەم پرۆگرامی ئەمڕۆ وەڵامی حکوومەت و لایەنی پەیوەندیدار لەسەر ئەو بابەتە یان ئەو پرسە وەربگرین، بزانین کە چۆن ئەم ڕوبەڕووی ئەم کۆمپانیانە دەبنەوە کە هاوکات لەسەر ئاستی تاکەکەسی چەند کەسێک لە هەولێر و سلێمانی و دوهۆک لە هەمان کاتا لە کرێی ئەو کرێخان و کرێی باڵەخانەکان خۆش بوونە. ئەمە دوو شێوازی جیاوازی من لەولا ئەومان هەیە لەم لاش ئەومان هەیە مانوێ بزانین لەناو ئەم تەوەرە کە باسی لێوەکەین میوانمان دەبێت کە بە میوانداری هاوڕێ حاجی جەمال کە ئەندامی مەکتەبی تەنفیزی سندیکای کرێکارانی کوردستانە گفتوگۆ بکەین داوالێکی فەرمی بۆ ناوستێت. فەرموو کاکاوڕێ بەخێر هاتی. فەرمی کاکاوڕێ بەخێر هاتی. بفەرمو با بچینە ئەوێوە بەخێر هاتی. بۆ ئەم لاوە کاک هاوایەگەر بە ئەرکنیە ڕۆژت باش بەخێر هاتی. ڕۆژ باش کاکاوڕێ، تەندروستی چۆنە؟ باشە، هەر باش بیت. بەخێر هاتی. سپاس بەخێر هاتی. کاک هاوڕێ پێشەوەی بچینە سەر ناوڕۆکی بابەتەکە، پێش هەموو شتێ پێمان بڵێ ئایا پلانی سندیکا چییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا؟ سەرەتا سپاس بۆ ئێوەی بەڕێز بۆ کەناڵی بینەرانی کەناڵی 24 بە حەقیقەت ئێمە لە سندیکاکانی کرێکارانی کوردستان ئەمە وەک کرێکاران بە حەقیقەت کرێکار بەخۆی هەر وەک ماڵێ بووم ئەوە میوانیشی هاتتێ کرێکار بەخۆی دەم کات و ساتانە و بێکارە، بەڵام ئەمەی ئێستاکەش هاتووتە پێشەوە نەخۆشیێکی ترسناکە وەک دوژمنێکە، بۆیە ئێمەش لە کرێکارانی کوردستان و سندیکاکانی کرێکارانی کوردستان حەز بۆ مەترسیە دەکەین. بەڵام کێشە و گرفتی کرێکاران ئەوەیە لەناو کارن. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیش کەوا بڕیاری ئەوەی داوە کەوا پشوبی و خەڵک نەستوە دەرێ، بەڵام ئەمە کرێکارانی ئێمە کرێکارانی ڕۆژانەنە، بژێوی ڕۆژانەیان هەیە. ڕۆژانە ئەگەر نەچین کار نەکەن قوتی کارکردنیان ئەمەیان. ئێمە لە سندیکاکانی کرێکارانی کوردستان بەرنامەمان داناوە بۆ کرێکاران، بۆ سندیکاکانمان، بۆ کارمەندەکانمان کەوا لە سندیکاکان کار دەکەن، وەک ئەوەمان لێکردا کردیتمانە شەفت، ینی بە مۆڵەت هەندێک دەوام کە نەدەگنەوە. بەڵام ئەمانی تر ڕۆژە پشێوی ڕۆژانەیان هەیە، ئەمانان دەگەڕێن بە دوای فتێک لەگەڵ لایەنی پەیوەنددار بە تایبەتی ئەو کرێکارانەی کە لەلایەن کۆمپانیەکانەوە کار دەکەن، لەلایەن ئەوانەوە کەوان ڕۆژانە دەبی بستنە کار. کاتە ئێوە بەدووادا چونتان چۆنە لەم بارەیەوە کە وەکو کەرتی تایبەت ئەوانەی کە داوا لە فەرمانبەرەکانیانەکەن بگەڕێنەوە بۆ سەرکارەکانیان وەکو سندیکا، ئێوە بەدواتە چونتان چۆن دەبێت چ ڕێکارێکە گرنە بەر؟ ئێمە بەدواداچوونمان ئەمە لە مەکتەبی تەنفیزی و سندیکاکانی کرێکارانی کوردستان بەرنامەمان ئەوەیە مەسەن ئێستا کە داوایان لەمە کردە شوفێرانی پاسەکان و ڕیمەکان کار نەکەن. ئەمانە ئێمە بەرنامەمانەوە ئەگەر لەگەر لایەنی پەیوەنددار لەگەڵ حکومەتی ئەگەر کار کراوە بەڵێ بدەکرێ ئەمانە ئەم شوفێرانەی ڕیمەکان بکەینە دوو باش بەشێشە مەسەن بە ڕۆژێک بە تاک ئیشکەن ڕۆژە بە زوود ئیشکەن، یعنی ئەمە دەکرێت یان تەکسیەکان ئەمە ئەوانە شوان هەیە کەوانە ڕۆژانە ئەندامی سندیکاکانی کرێکارانی کوردستانن، ئەگەر ئەمانەش لۆیان بکرێتە تاکوجود دەکرێت ئەمە بەرنامەیان لەدام دێ. بەڵام ئەگەر هەر بووە شێوەیەکی ڕسمی و هەر نێنە دێر لەمەڵێ دەبێت حکومەت بەخۆی بەرنامەیەکی توکمەی هەبیتن هاوکاری ئەم کە ئەندامانە نەیمە بکە لە چەندین کەناڵەوە دەتوانێت هاوکاری شوفێران بکە بۆ ئەوەی کە باز دەکەم مەسەلەن ئەمانە بنزینی سەرف دەکەن، حکومەت دەتوانێت بنزینیان لۆ دابینکە بە شێوەیەشی وە، ئەوانە بە گازوایریش دەکەن دەتوانن
گازوانیان لێ بشکە یعنی دەتوانێت حکوومەت بەرنامە هەبێ خۆ نابێ هەر بە تەنها وا بکەن دەبێت حکوومەت بەخۆی پارەیەکی لەبەردەستدا بێ بە تایبەتی بۆ کرێکاران ڕاستە ئێستا کە مۆزەفین و ئەوانە موچیان هەیە موچیان هەیە ئەمانە بەڵام ئەمانە پژێوی ژوێنەی ڕۆژانەیەنە ئەگەر ئەمانە بێنە دەریش مشینە کێشە بێ بێنە دەرە کێشە بێ ئەوان وەکو باسێکی یەنە دەرەوە تووشی کێشابن یاخود بەریەکەوتنیانە بێ بەڵام هەندێک کۆمپانیا یاخود شوێنی کار هەیە کە ئێستا حالیان دەوامەکەن و ناچار کراون بۆی کە بڕۆنەوە ئیتر هەر کۆمپانیایەک بیاخود هەر شوێنێکی کار بێ ئێوە چڕێ و شوێنێکە گرنە بەر بۆ دژ بەوە لەبەرەوەی کە گیانی ئەو کرێکارانەش بپارێزرێ بەڕاستی لەوانەیە هەندێکیان پێویست نەکات کە موادی غذایی نەبێ کە موادی ڕۆژانی هاوڵاتیانیش نەبێ بەڵام ناچاریان بکەن کە دەوام بکەن ئەم لەم کاتەیە ئێوە چی ئەەکەن و چ ڕێ و شوێنێکە گرنە بەر بە زووترین کات لەبەروی ئەگەر ئەمڕۆ سبینی بەسەراتێ پەڕێ ئەوە تا چڕ کراوەتەوە کە ناتوانرێ زیاتر ینی قەدەغی هاتوچۆ زیاترە کرێ ناتوانرێ هاتوچۆ بەردەوام بێت شەریکە و کۆمپانیەکان ئەمانە هەموو لە ڕێگای حکوومەتی هاتینەوە هەموو ئیزازەکانیان لە ڕێگای حکوومەتی دەدرێت ئەمە بە هیچ شێوەیەک قوبورمان نییە ئەو کرێکارانە مشین هەندیش ئەندامی منە بن بەڵام ئێمە هەمومان دیفاع لەوە کرێکاران دەکەین ئەندامی سندیکا بن ئەندامی سندیکانە بن هەموو شەریکە و کۆمپانیەکان لە ڕێگای حکوومەتی هاتینە حکوومەتیش هەمووی پرۆتۆکۆل و بەرنامەی هەیە لەگەری تەوقیعکردینە دەبێت ئەو بەرنامە و پرۆتۆکۆلانەی حکوومەت لەگە ئەو شەریکە و کۆمپانیاتیان خاڵ بە خاڵ لەگەریان جێبەجێ بکات هیچ کرێکارێک ناتوانرێت کۆمپانیا و شەریکە بیخاتەوە بهێنێتەوە مارەوە ئەگەر ئیزبار بکرێت چونکو ئەم کرێکارانەش لە ڕێگای عەقد و لە ڕێگای ئەوانە هاتوونە ئەم شەریکە و کۆمپانیا زۆر بەشان عێراقی نییە کوردستانی نینە لە ڕێگای دەرەوە هاتوونە بۆیە دەبێت ئەم ڕێنمایانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بۆ خەڵکی ڕەش و ڕوودادێ بەتایبەتی لەسەر کۆمپانیا و شەریکەکانیش حکوومەتیش دەتوانێت بەرنامەی هەبێتن بۆ شەریکە و کۆمپانیەکان هاوکاریان بکە لە ڕێگای زەریبەیە لە ڕێگای ئەو شتانەی کە لەگەری ئەوکردینە ئەم پێشاتی هاتە پێشمان وەزعەکە تووشی دوژمنێک بووینە ڕاستی ئەمە شەڕمان بوو لەگەر داعش و لەگەر حکوومەتی پێشترێ ئەوەی بەعسیەکان بەڵام ئێستا کە ئەمە تووشی شەڕێک بووینە دوژمنەکەمان دیار نییە دوژمنەکە بەڵام دەبێت ئێمەش وەک سندیکای کرێکاران و کرێکارانی کوردستانیش پابەند بین بەو ڕێنمایانەی کەوا وەزارەتی تەندروستی و لایانی پەیوەنددار بۆ ئەو کێشە و گرفتانە بۆ ئەوەی ئەمە ئەو نەخۆشە ترس ناکە لەسەر خۆمان لابین باشە کاک هاوڕێ ئێستا ئێمە زانیمان کە ئێوە ڕێکارتان گرتوتەوە بەڵام میکانیزمی ئەو ڕێکارگرتنە بەرە چییە بۆ نمونە ئەگەر ئێستا ئەمڕۆ کۆمپانیایەک دەستی کردو بەکارکردن کرێکارەکانی ناچار کردو بێن بۆ سەر کارەکانیان هیچ هێڵێکی گەرمتان هەیە هیچ ژمارە تەلەفۆنێکتان داناوە کەسێک هەواڵتان پێ بگەێنێ ئەم کۆمپانیا بە زۆر کارمان پێکا بۆ نمونە کۆمپانیەکی پاکەرەوەیە بۆ نمونە کۆمپانیەکی شتێکی زۆر سادەی وەک هاژە بازیگیان ئێوە ڕێوشێنی یاسایی چۆن دژی دەگنە بەر ئایا با بڵێین سزای مادی بەسەر ئەسەر پێێنن سزای یاسایی بەسەر ئەسەر پێێنن چی ئەو ڕێکارانە ئێمە لیژنێکی هەماهەنگیمان هەیە لە بینی سندیکاکانی کرێکارانی کوردستان و وەزارەتی کار لەگەر ژووری بازرگانیەکان ئێمە تەمسیلی کرێکارەکان دەکەین کۆمپانیا و شەریکەکان ئەمە ژووری بازرگانیە لە وەزارەتی کاریش لەومەتێت بۆیە دەبێت ئێمە هەمومان متفق بین لەوەی کە وەک کوردەواری خۆمە دێن نەشیش بشتێ نەکەبە نەشیش بشتێ نەکەبە ڕاست دەکەن ئێستا کە ئەم کرێکارانە هەمووی بخرێنە من دوێنەکە دیتم کرێکارانی پاکەرەوە لە کۆڵانەکان دەگەڕان و ئەو زبر و خاشاکانی ئەوەر ئەمانەش یەک لە کرێکاران کەەوە ڕۆژانە تووشە مەرسێ بۆیە دەکرێت لە ڕێ ئەوانە شەفتیان بۆ دابدرێ یعنی ئەو کۆمپانیاکە ماتون ئیشەکەی خۆی ڕانەگرتیە ئیشەکەی خۆی ڕانەگرتیە بۆ کرێکارەکان دەنێرتەوە ماڵەوە و ئەگەر ئەم بڕیارەش هامە لەگەر حامێ دەبیچینە شامێ دەبی کۆمپانیاکانیش پابند بن کرێکارەکانیش بۆ ئەو ماوە کورتەی موچەکانیان دابین بکە ڕۆژانەکانیان دابین بکە ئەمانە هەمووی بەس کارکردنی و خوێنی کرێکاران بوون ئەو شەریکە و کۆمپانیانە ئەگەر ئەم کرێکارانە ئەمڕۆ ئیشیان پێنیە ئەی بەیانی چۆن لە ڕوویان دێ دووبارە داوا لە کرێکارەکان بکەن برێن وەرنەوە بۆ کارەکانمان ئێستا ئێمە کێشەیەشی ئەو هەمان هەیە بۆیە دەبێت حکوومەتیش بە ڕێنمایی تون لەسەر شەریکە و کۆمپانیاکان ناکرێت کرێکار ڕەوانی ماڵەیەکەوە کرێکار پێنج منداڵی هەیە کرێکار کرێچیە
ئەمانە هەموو کێشن بۆیە دەبێت باشە، حکومەت چی ئەکەن بۆ ڕێنمایی کێشەیە، کاک هاوڕێ؟ چۆن بۆ هاوڵاتیان دەرەکات دەبێت بۆ شەریکە و کۆمپانیاکانیش ئیجباریان بکە کە هاوکار بن لەم کات و ساتە بۆ خەلکی کوردستان و بۆ حکوومەت یاریمی کوردستان. چی بکرێ بۆ ئەو کرێکارانەی کە موچەکانیان ڕۆژانەیە خود ڕۆژانیان هەیە کرێکی ڕۆژانە وەرەگرن و کرێچین ئیمکانێتیان باش نییە، ئەوانە چیان بۆ بکرێت؟ ینی ئێوە چیان بۆ بکرێت لەو ڕۆژانەیە کە بتوانن ئەو ئیمکانێتیان دەستکەوە خود بژێوی ژیانیان پیا بکەن؟ ئەمانەی بە زۆریش نینە ئەو کرێکارانە کە ڕۆژانەوە دەکەن، بەڵام ئەو کرێکارانە ئەگە دەتوانێت حکوومەت پارێشی تەرخام کاتن لە ڕێی نەخابات، لە ڕێی وەزارەتی کار، لە ڕێی ئەو شوێنانێکەوە کارکردنی تێدا سەردانیان هاوکاریان چۆنە بن بە پردی پەیوەندی لە نێوان ئەوان و حکوومەتە؟ ئێوەکو سندیکا چۆنە بن بە پردی پەیوەندی لە نێوان کرێکاران و سندیکا بۆ چارەسەری و کێشانە؟ ئێستا من لەو منبەرە ئەمە بوتم وەزارەتی کار، ژووری بازرگانیەکان، ئێمە سندیکای کرێکاران کوردستان لیژنەیەکی مشتەرێکمان هەیە ساڵانە و ڕۆژانە و ئەوانە بەردەوام کۆبوونەوەی خۆمان دەکەین و ڕۆژانەش دەرچوونمان هەیە بۆ ئەم شەریکە و کۆمپانیانە بۆ ئەو کرێکارانی کەوالەکەنیان کار دەکات. حکوومەت ئێمە ئامادەین دانیشتن لەگە حکوومەت بکەین، لەگە لایەنی پەیوەنددار بکەین بۆ ئەوەی ڕێنمایەکی وا دروست بکەین و هاوکاری ئەم کرێکارانە بین بۆ ئەو بتوانین ینی ژیانی ئەو کرێکارانە کەمێک زامنکەین بۆ ئەوەی بتوانین بەسەر ئەم پەتال نەخۆشە. زۆر باشە کاک هاوڕێ، ئێمە لە کەرتی تایبەت باسیەوەمان کرد کە ئەبێت بە شێوەیە بێکە کرێکارەکان نەباتەوە جەختیان لێ نەکات، بەڵام کرێکارانێک هەن کە وەکو باست کرد کاری ڕۆژانەکە نەگەر ئەمڕۆ 20,000 کار نەکات ئێوارە ناتوانێت کیلوێ تەماتە لەگەڵ علاگەی سەمون بەرێتەوە بۆ ماڵەوە یان ئەمە بەس ئاسانتری شت ئەی چ بگا بە حاڵی ئەوەی کە ئەم مانگەکە بە درێژایی کاری نەکردووە چۆن کرێی خانوەکەی بدات. ئەمە چۆن چ بە چ سیستەمێک ئێوە ناتوانن بیکەن بە هەڵمەتێکی نیشتیمانی کە چەند کەسێک هەستێت لە ڕایەن خۆیەوە لە ڕێی سندیکاکانی ئێوەوە سندەکایەوە لە کری ئەم مانگە خۆش بن بیکەن بە هەڵمەتێکی نیشتیمانی وەکو ئێستا چەند حاڵەتێک هەیە و تا ئێستا پێشتر بینیمان کە لە گەرمیان هەیە لە سلێمانی، بەڵام ئێوەکو سندیکا بۆ ئەوە ناکەن بە هەڵمەتێک ئەو هەمەهەنگی دەکەین ئەو ئێلانش دەکەین ئەمە ئێمە وەک سندیکای کرێکاران کوردستان ئەو دەسەڵاتە و ئەو شتانەمان نییە، ئەمە ئیجباری ئەم خاوەنکارانە و ئەو خاوەن دوکان و ئەو خاوەن ماڵخانە بکەین. ئێستا ماڵ نییە، ماڵ نییە، ماڵ نییە، تۆ بەشا دەکەی دوکانی هەیە بکرێ، ساڵۆنی هەیە بکرێ، ئەوانە هەموو ئەندامی مەرە، کابرا چایخانەی هەیە، کابرا مەتاحمی هەیە، کرێکارانی من لەکنەوانە ئیش دەکەن. ئەمانە هەموو کرێچی زەبەلاعن هەیە بە 20 وەرەقە بە 30 وەرەقە بە 40 وەرەقە ئەو دوکانانەی گرتیا ئەو مەتاعمانە ناگرتیا. ئەو شتانە حکوومەت دەتوانێت لەوانە لە زەریبایان خۆشبی، لە ئاویان خۆشبی، لە کارەبایان خۆشبی، بەڵام ئەو شەریعەکەیت کە حکوومەت دەتوانێت پارێکی تەرخانکە بۆ ئەوانەی وە دەکرێش ینی حکوومەت ئەو خەڵکانەی دێنە پێشەوە ئیبرازیان بکە، باسییان بکە لەسەر شاشە تەلەڤیزۆنەکان ئەو خەڵکانەی کە بەخۆشیان دەست پێشخەی دەکەن. وەڵای ئێمە وەک سندیکا کرێکاران دەستخۆشان لێ دەکەن، هیواداری خەڵکیت کەش بەدەم دانگەوازی ئەتەوێ هاوسەنگیەک ئەمە وەکو پێشنیارێکە هاوسەنگیەک بێت لەم لاوە زەریبەکەم بکرێت، ئاوکەم بکرێت، کارەباکەم بکرێت، لەم لاشەوە خاوەن مڵک کرێ وەرنەگرێت. یان ئێوەکو سندیکا ئێستا خۆت ئەو قسەیەت کرد ئەتوانن بیکەن بە پێشنیازێک ئاها وەکو تەرازویەکی لێ بکەن وەکو هاوسەنگیەک ڕابگرن، لەم لا ئەوان وەرنەگرن، لەم لاش ئەمان پارە وەرنەگرن. ئێمە ئامادەینە لەگە وەزارەتی کار و لەگەر لایەنی پەیوەندەدار و مەکتەبی تەنفیزیش داواکاریەک وەک پێشنیارێک یان بەیاننامەیەک دەرکەین بۆ ئەوەی و حکوومەتیش هاوکارمان بێ، چونکە ئەمە تەنها بە قسە ناوێ، ئێمە خۆی کردداری دەوێت. حکوومەت ئێستا کە دەرێ خەڵک بڕۆ ماڵێ، ئەوە مۆزەفی چوتۆ ماڵێ موچەکەی ناداتێ، هەر چێشەمان لەوەی نییە، خەڵکە موچەکە وا ناگرێت، ئەوەی موچەخۆرە ئەگە موچەکەی نەدێ ناژی. بە هەمان شێوەش کاک هاوڕێ بۆ نمونە ئەمە دوا پرسیاریش بێ باشە ئێوە ئایا هیچ میکانیزمێک هەیە یاخود چیتان کردو بۆی کە ئەگەر
خاوەن کارێک یاخود کرێکارێک ناچارە پێویستە کە کار بکات هەم بۆ هاوڵاتیانیش لە خزمەت هاوڵاتیانە خۆمازانین زۆر جار کرێکاران بۆ خزمەتی هاوڵاتیان ئەگەر 2 ڕۆژ کار نەکەن لەوانەیە هەر شقامەکان ئەوەنە پیس ببێت نەتوانین پیا بڕۆین و نەخۆشیەکە زیاتر بێت ئەمە لە لایەکی پاکەرەوە چەندین شوێنی دیکە کە پێویستەکە کرێکار بڕواتەوە ئایا ئێوە هیچ ڕێنماییەکتان هەیە لێرەوە بێت یاخود لە ڕێگەی سندیکاوە بێت دەری بکەن بۆی کە بە میکانیزمێک بتوانن دەوام بکەن جا ئەگەر بە تەناوب بێ بە کەمکردنەوە بێ چیتان داناوە بۆ ڕێگە چارەیەک چونکە ئەو کۆزین ڕێگرتن هەبێ بەڵام ئەبێ ڕێگە چارێکیش هەبێ خەڵک پێویستی بە خواردنە پێویستی بە هاتوچۆیە ئێستاما وەچی وتم ئەو پیلانی ئێستا ئەو شتەی هاتە پێش لە پیلانی نە حکوومەت داوە نە لە سندیکاکانی کرێکاران و نە لە لایەنی پەیوەندداری ئەوەی ئێستا هاتە سەرمان ئەمە قسە لەگە کرێکار دەکەین و وەختی خۆی گوتیتمان تو عقدی عملت هەبی لەگەر ئەو کۆمپانیاش دەکەی ئەگەر ئەتوو نەخۆش بی ئەگەر ئەتوو ئەگەر ئیشەکەت نەتوانی بیکەی ئەگەرانە بەڵام ئەگەری نەخۆشی ترسناچەوە نە لە پیلانی مەدا بووە نە لە پیلانی کۆمپانیەکانیش دابووە بۆیە ئەوەی هاتە پێش دەبێت ئەمە باش هەمومان هەماهنگ بین ئەو زانیمان کەواتە ئەبێ یەک ڕێگە چارێکی بچووکتر لەوانە هەر شتێک بێکە لەلایەن سندیکاوکرێ بۆ نمونە ئێوە تیمی تەندروستیتان هەیە بۆ کرێکارانێکی ئێستا لەژێر چاودێری حکوومەتە هێشتا بەردەوامن لە کارکردن کەرتی تایبەتین ئێوە هیچ تیمێکی تەندروستی وەکو سندیکا ئامادەتان کردووە کە سەردانی ئەو کرێکارانە بکەن دۆخ و حڵەتی تەندروستیان بزان لەم ڕۆژانەی کە لەناو شارە ئەگەڕێن و ڤایرۆسەکە هەیە ئەوەتان کردووە ئەمە یەک لەوەتی خۆ دەزانم پشودانراوە نەبووە سندیکا نەبەوە لایەنی پەیوەنددار چونە دەرمان نییە بەڵام ئەگەر بێت و هەشمان بووە چکە ئەمە سەردانەکانمان لەگە وەزارەتی کار و لەگەر لایەنی پەیوەنددار بۆ شوێنەکانی کارکردن نەک ئێستا پێشترێش ئەوەی سەلامەتی کارکردنمان پێڕاگەاندوان پێمان وتونە ئەنگۆ نابێ کارکەن ئەگەر ئەو کفوفی دەستان لە دەستی نەکەن ئەگەر جەزمەتان لە پێ نەبێ ئەگەر عینەکتان لە چاوی نەبێ ئەگەر ئەو کەمامانەتان نەبێ پێش ئەوەی ئەو شتانەمان کردووە و داوامان کردووە بۆ خۆی قانون لە قانون عەمەلدایە کەوا دەبێت سەلامەتی کرێکاران بەخۆشی و خاوەنکاریش ئەمانە بکە بۆیە ئەگەر حکوومەت پشووەکەی کەم کردەوە و ئەگەر پشووەکە درێژەی پێشە حکوومەت دەی بەخۆی هاوکاری ئەو کرێکارانە بکە ئەگەر پشووەکەش بووە دەبێت ئەو کۆمپانیانە و ئەو شەریکانە بە شەفت کاریان پێ بکەن نابێت کارەکانی وانش ڕاوەستی و کرێکارانیش با بیانکەنە مۆڵەت 50 کرێکاری هەیە با 20 ئیش پێ بکە 25 بکە 25 لە ماڵەوە بن ئەمانە قوتیان ژیانیان منداڵیان لەسەر ڕۆژانەیە ناکری ئێمە نەخۆشەشیان توش بووە تووشی نەخۆشیشکان بێت بەڵام ئێمە وەک سەندیکای کرێکارانی کوردستان داوا لە کرێکارانی خۆشمان دەکەین پابەند بن بە ڕێنماییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر سەلامەتی کار بۆ ئەوەی بتوانین لەم دۆخەی ئێستاکە سەلامەتی هەموو لایەکمان نەخۆشبوونی هەر منداڵێک هەر نەفەرێک لە هەر خێزانێک توشبوونی خێزانەکەیە لەسەد کرێکار یەک کرێکار توشوا دەبێت بەیامەکەتان گەیشت و بەو هیواین کرێکاران هەم خاوەنکارەکانیش بە گوێرەی ڕێنماییەکان کارەکانیان ڕێک بخەن و زۆر زۆر سپاس بۆ گفتوگۆکەتان سپاس بۆ میوانداریەکەتان میوانداریشم ئەو نەخۆشیە دوور بێ لە هەموو خەڵکی کوردستان و هەموو ناوچەکە بۆ ئەوەی بتوانین چۆن یادەکانی ئادار بۆنە و یادی خۆشیەیە بۆ ئەوەی بتوانین لەم یادەوە شتانەش بە شێوێشی وا بکە کە تووشی نەخۆشی نەبوون و هیوادارم ئێوەی بەڕێز و هەموو بینەران و خەڵکی کوردستان دووربین لەم بەڵایە سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ بەڕێستان و بە هیوای سەلامەتی زۆر سپاس ئەمڕۆ 32 ساڵ بەسەر کیمیابارانکردنی هەڵەبجە لەلایەن ڕژێمی باسەوە تێدەپەڕێت کە بەهۆی ئەو کۆمەڵکوژیەوە هەزاران کەس بوونە قوربانی و سەدان کەسی دیکەش بە تایبەتی ئەوانی کە لە کاتی ئەو ڕووداوە منداڵیان ون بوو تا ئێستا بێسەر و شوێنن کە زۆربەی ئەو بەدواچۆنایش کە بۆیان کراوە دەڵێن کە زۆرینەی منداڵانی ونبووی هەڵەبجە لە ئێرانن کە هەمومان بینیمان چەندەها لەو مناڵانە گەڕانەوە و شکنی DNA یان بۆ کرا چەند کەیسێک بوون و هیوادارین ئەوانی تریش بدۆزرێنەوە.
هەڵەبجە لە ساڵی 1970 کە کێوەران کرا لە یەک ڕۆژە لە چەند ساعتێکی کەمدا زیاد لە 5,000 پەپولی ئەم شارە بوون قوربانی و باقی دانیشتوانەکەی ئاوەری وڵاتی ئێران بوون و لەسەر سنوورەکان و شارە جاجەکانی وڵاتی ئێران نیشتە جێبوون و هەر لە وڵاتی ئێران خەڵکانی زۆر بەهۆی سەختی برینەکان لە وڵاتی ئێرانە شەید بوون و تاوەکو ئێستش گۆڕی ئەم شەیدانە لە وڵاتی ئێرانە و لە شارە جاجەکانی وڵاتی ئێراندایە. بەدەر لە شەیدبوونی هاوڵاتانی شاری هەڵەبجە و برینداربوونی زیاد بە 10,000 هاوڵاتی شاری هەڵەبجە ئێمە کۆمەڵی خێزان لە شاری هەڵەبجە دابڕان لە منداڵەکانیان بە جۆرە لە جۆرەکان تووشی دابڕان بوون یاخود خانەوادەکانیان شەید بوون یاخود منداڵەکان دابڕان لە کەسوکاریان و لەو ڕۆژەوە کە لە ساڵی 1970 تاوەکو ئێستاەوە بۆ 30 ساڵتی پەرەبەسە کێوەرانی شاری هەڵەبجە ئێمە خاوەنی 178 منداڵی بوون بوو بۆ سەربووین. کە هەڵەبجە بوو پارێزگا ئەم کەیسە لە پارێزگای هەڵەبجە بایەخی زۆری پێترا و لیژنەیەک دروست کرا لە پارێزگای هەڵەبجە لیژنەکە دیار لە چەند ئەندامێک پێک هاتوون بۆ خۆشم ئەندام لە لیژنە ئەو لیژنەیە ئیشی گەڕان بدای مناڵبەکانی شاری هەڵەبجە و چەند سەردانێکشان بۆ وڵاتی ئێران کرد بەڕاستی ئێمە ئەومان بۆ دەرکەوت لەم سەردانەمان بۆ وڵاتی ئێران کە ئەم کەیسە ئەبێ لە ئاستی باڵا خێمی لێ بخورێ تەنها پارێزگای هەڵەبجە ناتوانێت شان باتە باری ئەم خەمە گەورەیە چونکە وڵاتی ئێران بۆ خۆی وڵاتێکە و خاوەنی ڕێسا و دەستوری خۆیەتی ئەویش ئێوێ لە ئاستی باڵا بەدەم ئەم کەیسەوە بڕات ئەوان سەرداوی کامل نادەن بەدەستەوە بەڵام بەڕاستی سەرداوی زۆر کاملیان لایە بەڵام گرفتی گەورەی ئێمە لێرایە ئێمە بۆ خۆمان تاوەکو ئێستا قەوارەیەکین هەرێمێکین کە لە ڕووی مەحفەلی نێودەوڵەتیەوە تەنها هەرێمین وڵات نین بەڕاستی ئەگەر ئێمە دەوڵەتین لە واقعدا دەوڵەت بوون بۆ خۆی مەهامی تایبەتی خۆی هەیە ئەتوانێت زۆر بە ئاسانتر و واقع بینانتر بەدەم کەیسەکانەوە بڕوا زیاتری گوێ لێژیرە چونکە ئێمە ئەگەر دەوڵەت بین بەڕاستی ڕاستەخۆ ڕێگای دووری هەڵەبجە هەولێرە لە هەولێر یەکسەر لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران قسەیەکە ئێمە ناگەڕێنەوە بەقا بەڕاستی گەڕانەوەمان بۆ بەقا کەیسەکانمان زیاتر ئیهمال ئەکات. ژیانی خۆم تەعمیم بە ژیانی هەموو بنەماڵی شەیدان و کێوەرانکردنی شاری هەڵەبجە و خاوەنی بنبووەکان بەڕاستی تەقەلێدانی دەرگاکانمان وا ئەزانین خەبەری هێنانەوەی منداڵێکی دۆزراوەی شاری هەڵەبجەیە و دۆزینەوەی منداڵێکی شاری هەڵەبجە بەڕاستی ئومێد ئەبەخشێ بە ئایلەکان کە منداڵەکانی تر لە ژیان ئاما بن و دۆزینەوەی ئەو منداڵانە ئەو ئومێدی زیاتر زیندوو کردەوە کە لای ئێمە خانەوادی بنبووەکان بەڵام گرنگە ئەم خەمە بە کۆتا بێنین خانەوادی منداڵبووەکان لە چاوەڕوانیان نەمێنن و کەیسەکەش گەورەتر بکەین تەنها لەبەر خاتری ئێمەی خانەوادی منداڵبوون بوونەوە لەبەر خاتری هەڵەبجەژنا لەبەر خاتری دۆزی ڕەوای کورد کە ئێمە بەدەیان جۆر زوڵمان لێکراوە تەنها چیمەباران نەکراوین تەنها ئەنفال نەکراوین بە هەموو جۆرێ ئازاری ئەم گەلە دراوە گرنگی ئێمە ئازارەکانمان بەو جۆرە ساڕژکەین کە بایاخیان پێ بدەین گەورەیان بکەین فراوانیان بکەین بۆ مەحفەلی نێودەوڵەتی ئاگادار بێت لەم کەیسانە و پەردەپۆش نەکەین چونکە پەردەپۆشکردنی ئەم کەیسانە تەنها زەرری خۆمانیتیایە و قازانجی دوژمنەکانمانتیایە کە ئەم ئازاریان بە ئێمە گەیاندوە بەڕاستی. لە دوای ئەوەش کارێکم هەیە لەسەر ژیانی تایبەتی خۆمەکە لە تەمەنی منداڵیمەوە تاوەکو ئێستا چ مەرگەساتێکم لە کێوارانکردنی شاری هەڵەبجە بینیوە و تاوەکو ئێسش چیم کردووە وەکو ژیانی تایبەتی خۆم کە من ئێستا کارەکەیم تەواو کردو لە کاری دیزاینم کە ئەوەش کتێبێک تایبەتە بە ژیانی خۆم بە ناونیشانی لە 6 ساڵی و بیری دایکم دەکەم کە ساڵی پێش کێوارانکردنی شاری هەڵەبجە واتە لە ساڵی 1970 لە شاری خورماڵ دایکم بەهۆی تۆپبارانی وڵاتی ئێرانەوە کە تۆپبارانی ئەم منتیقەیە کرد دایکم شەهید بوو و من لە 6 ساڵیەوە کە پێناسی کتێبەکەمەوەی کە بیری دایکمەکەم ئەو خەونی کە هەموو کە سوکاری ئێمەمانان شەید بووە لە پێناویدا بێتە دی و دەوڵەتی کوردی زیاد دەوە تاخیر نەبێت کە ئاواتی هەموو ئێمەی کە سوکاری شەیدانی شاری هەڵەبجە و هەموو گەلی کوردە و زیارە شەیدەکانیشان تەنها لەم پێناوە بوو شەیدی تریش کە ئەدرێ هەر لەو پێناوایە ومێدەوارین کە ئەو خەونە لە نزیکترین کاتا بێت. هەر وەک لە سەرەتاش باسمان کردن و هاژەوتمان سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی هەڵەبجە دادەنەوێنین ئەمە لە یاد ناکەین کە چەندێکە ئەوها ڤایرۆسی کۆرۆنا ڕووی کردوتە زۆربەی وڵاتان لە 110 وڵات زیاتری تێپەڕاندووەکان ڤایرۆسە تووشی زۆربەی خەڵک بووە و ڕێژەی توش بووان و ڕێژەی ئەوانەی کە گیانیان لەدەستداوە لە 6,000 نزیکەی 6,000 یا 6,000 زیاترە
کە لە کیمیابارانی هەڵەبجە 5,000 کەس لە یەک کاتژمێردا هەر هەمویان گیانیان لەدەستدا سەیری ئەو بەراوردە بکەین ئەگەر لە نێوانەوە ئەبینین کە ئێمە گەلی کورد چ گەلێکین کە چەنێ ژان و نەحامەتیمان بینیوە. بەڵێ با بەیەکەوە بینەری کەشوهۆی شارەکانی کوردستان بین. هونەرمەندان یاخود هەموو ئەو کەسانی میوزیسیانان بە شێوازی خۆیان کار ئەکەن بۆی کە ڕێنمایی بە هاوڵاتیان بن بۆ بەرەنگاربوونەوەی هەردووخێک بێ و لە ئێستاشدا بۆ ڤایرۆسی کۆرۆنا. بۆیە ئەیوب عەلی هونەرمەندی دیاری کورد گۆرانێکی تایبەت لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بڵاو کردەوە. با بەیەکەوە گوێ لە گۆرانەکەی ئەیوب عەلی بگرین. هەواڵە ڕووکی بەهار چاوگەشی دەشت و کۆسار ئەزانم وات بەهار خۆشە سەیران و ڕووزار مەڕۆ ئەو سەیرانە ئەمساڵ ڤایرۆس بارانە لە ماڵەوە دەبنیشە تەحەمولت بێگیانە بشۆ کەفاو نزیکی بیستی چرکە بیشۆ بەلەی لێمەکە دەسمە بەمودەم و چاوگەر ئەتوانی تەرگیگە هەواڵە موکی بەهار چاوگەشی دەشت و گۆزار هەواڵە موکی بەهار چاوگەشی دەشت و گۆزار مەڕۆ ئەو سەیرانە ئەمساڵ ڤایرۆس بارانە لە ماڵەوە دەبنیشە تەحەمولت بێگیانە
لەگەڵ خزم و بێگانە تەوقە بەبەز بێگیانە ڤایرۆسی کۆکە و بژمین ناتناسێ ناڵێ خزمین دەخڕ بەکەر بهێنە کەم تەرخەممە بەگیانە هەواڵە بووکیرە چاو گەشی لەشت و کۆسار هەواڵە بووکیرە چاو گەشی لەشت و کۆسار مەڕۆ بۆ ئەو سەیرانە ئەم ساڵ ڤایرۆس بارانە لە ماڵەوە دەبنیشە تەحەمولت بێگیانە باش بزانە بەتەنها خۆپاراستن دەرمانە پابەندی ڕێنمایی بین شەڕی ڤایرۆس ئاسانە کۆرۆنای ناوە کۆڤیدی نۆزدەینە هەرچینە ڤایرۆسێکی زۆری زەنجە هەموو دنیا شەڵەژان پابەندی ڕێنمایی بن خۆپاراستن باشترین دەرمانە بۆ نووسرا سپاس بۆ هەر کەسێک کە لە جێی خۆیەوە لە شوێنی خۆیەوە لە پیشەکەی خۆیەوە بە شێوازێک ڕێنماییەکان ئەگەێنێت کە هەم لەگەڵ وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەروەها ڕێک بێت و هەم بە شێوەیەک بێت کە زوو وەربگیرێت و زوو قوبوڵ بکرێت لەلایەن خەڵکەوە ئەم گۆرانیەی ئەیوب عەلی شێکێکە لە گۆرانی خۆشەکانی کە زانیوێتی لایەنگرێکی زۆری هەیە بۆیە چۆ بدەن سەر ئەو دیسان لەسەر ئەو لەحنە دووبارەی کردوێتەوە. هەدەپە داوا دەکات ڕێوشوێنەکانی خۆپاراستن لە کۆرۆنا بە زمانی کوردی بڵاو بکرێتەوە. تۆماچیلیک پەرلەمانتاری مێردینی هەدەپە لە پەرلەمانی تورکیا ڕەخنەی لە چاپ و بڵاوکراوە تایبەتەکان بە ڕێنمایی خۆپاراستن لە کۆرۆنای گرت و داوای کرد. پێویستە ڕێنمایەکانی تایبەت بە کۆرۆنا جگەل لە تورکی بە زمانەکانی کوردی و عەرەبی بڵاو بکرێتەوە چونکە بەشێک لە هاوڵاتیان بە باشی لە زمانی تورکی تێناگەن. پەرلەمانتارەکەی هەدەپە ئاماژەی بەوەش کرد نابێت جیاوازی لە گرتنەبەری ڕێوشوێنەکان لە نێوان شارەکانی تورکیا بکرێت و ئاماژەی بەوەش کرد بۆ ئەم مەبەستە قسەیان لەگەڵ وەزیری تەندروستی کردو و هەموو جیاوازیەک ڕەت دەکەنەوە. وەزارەتی تەندروستی تورکیا بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا هەزاران بڵاوکراوەی تایبەت بە ڕێنمایەکانی چاپ کردووە بەڵام هەموو بڵاوکراوەکان تەنیا بە زمانی تورکی ئامادەکراون. ئەوەش نیگەرانی بەشێک لە هاوڵاتیان و پەرلەمانتارانی هەدەپەی لێکەوتەوە. داهێنانەکان سات بە سات لەگەڵ کۆرۆنایە دەچێتە پێشەوە کە بۆ تێگەیاندنی خەڵک بۆ وشیارکردنەوەی خەڵک سات بە سات هەر شتێک کە هەیە ئەیبەستنەوە بە کۆرۆنا. ئێستا هەندێکان ئەیانەوێت سڵاوکردنیان کە هەردوو دەستیان جووت دەکەن و کەمێک خۆیان بەم شێوەیە دەچەمێننەوە بە مەبەستی با بڵێن وەکو سڵاوکردن کە ببێتە سڵاوێکی جیهانی. چونکە ئێستا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا زۆربەی سەرکردەکانی جیهان کە یەکتری ئەبینن لە کۆڕ و کۆبوونەکان هەرچەند کۆڕ و کۆبوونەکان زۆرکەوە بەڵام بە ئەوان هەر یەکتری ئەبینن بەهۆی هەنێشت داوا لە هاوڵاتیان ئەکەن بکرێت بە باڵێن سڵاوێکی جیهانی و هاوڵاتیان لە کاتی پێشوازیکردن لە یەکتر لە جاتەیەکە تەوقە بکەن ئەوە خۆیان یەکتری لە یەکتری دوورەکەونەوە و بەو شێوەیە کا بە شێوەی نەمەستەیە بیکەن بە باشترین جێگرەوەی تەوقە و لە جاتی باوەشکردن بۆ پێشوازی لە بەرامبەرەکە بەکاربهێنرێت. بەپێی ڕێنمایی و ڕێکارە تەندروستیەکان بۆ خۆپاراستن لە توشبوون بە کۆرۆنا دەبێت خەڵک دوورکەوێتەوە لە تەوقەکردن و باوەشکردن بە یەکتردا بۆ ئەوەی ڕێگری لە گواستنەوە و بڵاوبوونەوەی کۆرۆنا بکەن. ئەم هەفتەیە زۆرینەی سەرکردەکان بە سڵاوی هیندیەکان کە بە نەمەستێ ناسراوە پێشوازیان لە میوانەکان کردووە. یەکێک لەو سەرکردانە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو
کاتێک ڕۆژنامەنووسان پرسیاریان لە ترامپ کرد چۆن پێشوازیت لە سەرۆکوەزیرانی ئێرلندا کرد لە وەڵامدا بە زمانی جەستە و هەردوو دەستی جووت کرد و وەک ئاماژەیەک کە بە سڵاوی نەمەستێ پێشوازی لە میوانەکەی کردووە. لەلایەکی دیکەوە ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا لە کاتی پێشوازی لە شای فلیپ شای ئیسپانیا و شاژن لیستا لە کۆشکی ئیلزێ بە شێوازی نەمەستێ و بەبێ تەوقەکردن و بەریەکەوتن سڵاوی لێکردن و بە خێرهاتنی کردن. لەلایەن خۆشیەوە باڵیۆزی فەڕەنسا لە نیودەلهی ڕایگەیاند ماکرۆن بڕیاری داوە بە شێوازی نەمەستێ و بەبێ تەوقەکردن پێشوازی لە میوانانی بکات. نەمەستێ شێوازێکی سڵاوکردنە بە شێوەیەک تەنیا هەردوو دەستت جووت دەکەیت بەبێ ئەوەی تەوقە بکەیت و جەستت بەر بەرامبەرەکەت بکەوێت. نەمەستێ وشەیەکی سانسکریتی دێرینە و مانای ڕێزنواندنە بەهۆی ئەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسێکی گواستراوەیە بۆیە ئێستا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و سەرکردەکانی جیهان بەو شێوازە و دووریەک لە نێوانیاندا سڵاو لە یەکتر دەکەن. هندیەکانیش خۆشحاڵن کە سڵاوە تایبەتەکەیان دەبێتە سڵاوێکی جیهانی. بەهۆی مەترسی کۆرۆنا شاژنی بەریتانیا کۆشکەکەی چۆڵ کرد. میدیاکانی بەریتانیا بڵاویان کردەوە دوای ئەوەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا 21 کەس لە بەریتانیا گیانیان لەدەستداوە مەترسیەکانی ئەو ڤایرۆسە زیادیان کرد. شاژنە ئەلیزابێس شاژنی بەریتانیا کۆشکی باکینگهامی چۆڵ کرد و شاژن بۆ قەڵای وینسۆر لە ڕۆژئاوای لەندەن گواستراوەتەوە. شاژنە ئەلیزابێس شاژنی بەریتانیا تەمەنی 93 ساڵە و بەردەوام لە کۆشکەکەی پێشوازی لە میوانان دەکات. کە بەهۆی قەرەباڵغی زۆر لە کۆشکەکەی مەترسی توشبوون بە کۆرۆنای لەسەر هەبووە بۆیە ناچار بۆ ڕۆژئاوای لەندەن گواستراوەتەوە. بەرگە و بابەتەکانی ڕۆژ باشی ئەمڕۆی کوردستان 24 کۆتایی پێهات بینەر و بیسەرمان بن سبەینێ لە کاتژمێر 7 دێنەوەلاتان بە کۆمەڵێ بەرگە و بابەتی جیاواز و باسە گەرمەکانی ڕۆژ بۆ هیواین هەمیشە تەندروست باش و سەلامەت بن هەر شاد بن. خەتان لەگەڵ.